بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵین لە بەشی دووەمی بەرنامەی سۆراغی مێژوو کە تایبەتە بە دەستپێکی خەباتی چەکداری ئیسلامی لە کوردستان بە بینەرانی بەڕێز و خۆشەویست شاد بووینەوە. لەم بەرنمەیەدا هەر دیسان قسە لەسەر بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان دەکەین ساڵی 1970 بۆ 1970. لە بەرنمەکانی ڕابردوودا قسەمان لەسەر دەستپێک و دروستبوون و خەمڵینی هۆشی سیاسی و بانخوازی و ئاینی ئەم ڕێکخراوە و هەروەها دروستبوون و چەکەلەکردنی فکری ئەم ڕێکخراوە کرد لە باشووری کوردستان. دواتر گەشتین ئەو قۆناغی کە ئەم ڕێکخراوە لە ڕێکخراوێکی سیاسی و بانخوازی و دەگۆڕێ بۆ ڕێکخراوێکی سیاسی و بانخوازی و سەربازی یاخود خەباتی چەکداری دەست پێ دەکات. هەوڵ دەدەین لە بەشێک لە بەرنمەکانی ڕابردوودا بمێنینەوە و هەروەها بە ئیزافەتەن لە بەشی دووەمی بەرنمەکە کە پەیوەندی بە خەباتی چەکداری بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیەوە و لە ئەنجامی پەرچەکردداری ستەمی حیزبی بەعز لە ناوەڕاستی هەشتاکانی سەدەی ڕابردوودا ئەم هێزە چەک هەڵەگرێت و خەباتی چەکداریە کاتە بژاردەیەکی بەهێز بۆ خۆی قسە لەسەر بکەین. ئەم بەرنمەیەشمان بە میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا عەبدوڵڵا سەنگاوی ئەندامی دەستەی دامەزرێنەری بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان، مامۆستا مەحموودی ئازادی نەوەی دووەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان، مامۆستا ئەبوبەکری سدیقی نەوەی دووەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان بەخێر بێنەوە بۆ ستۆدیۆی بەرنامەی سۆراغی مێژوو. مامۆستا ئەبوبەکر بە خێراتنی بەڕێزیش دەکەین کە لە بەرنامە یەکەم حزورت نەبوو، لە بەشی دووەمی بەرنامەکەمان حزورت هەیە. هیوادارین بەرنامەکەمان دەوڵەمەندکەین بە زانیاریەکانی بەڕێزت. مامۆستا عەبدوڵڵا تۆکو ئەندامی دەستەی دامەزرێنەری بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان لە بەرنامەکانی ڕابردوودا کۆمەڵە زانیاریت باس کرد، ئەندازەیەک تۆزێک لە خۆشت لە هەندێک معلومات و لە وەڵامەکانە چۆن بڵێ زاکیرەت کاڵ بوو بۆ ناڕازی بوویت. سەرنجێکت ماوە لەسەر پرسیارەکانی بەشی یەکەمی بەرنامەکەمان لەسەر وەڵامەکانی خۆت کە لە بەشی یەکەم وەڵامتدایەوە؟ وەڵا زۆر سپاس دەکەم کەەوە ئەو پرسیارە کرد، چونکەم لە حقەتە هەروکو خۆت فەرمووت تەبان ماوەی دروستبوونی پەیوەندی ئیسلام ماوەیەکی زۆرەوە بۆ 40 ساڵە ڕوا. ئەمجارە هەنجێشتیش لە زاکرە ئینسانە تەبان وەکو خۆی نامێنێتەوە، بە تایبەت ئێمە لەم تەمەنا ئێستا زۆر جاشتمان لە بیرەچێتەوە. چەند کەسێکم لەبیر چوو کە یەکێک بوون ئەوانش لە دەستەی دامەزرێنەری پەیوەندی ئیسلامی، یەکی لەوانە جەنابی مامۆستا شێخ لەتیف واژەیی بە ڕەحمەتی خوا بێت، و یەکی لەوانە مامۆستا مەلعەلی مەشهور بە مامۆستا مەلعەلی سەلاجە کە مامۆستایەکی زۆر کاریگەر و تێکۆشەر بوو، هەر لە شاری سلێمانی بوو، هەر لە شاری سلێمانیە بوو. بەڵێ و یەکێ ترشمان بوو بە ناوی کاکە ڕەئوف، بە هەر نازانم ئەوە هەر زۆر دەمێکە نەمبینیەوە. ئەویش یەکێک بوو لە دەستەی دامەزرێنەری ئەو سەردەمەی پەیوەندی ئیسلامی. ئەوە بە باشم زانی کەوا ناویان بەرم. لەوانەیە مامۆستا شتی تریش بوو بێت بەخوا ئەوانەی کە لە یادم بوو پێشتر وتم و ئیسش ئەوانە کەوتەتە یادم هەر ئەوەی ئازانمیسە. بەڵێ مامۆستا لە بەرنامەکانی بەشی یەکەمی بەرنامەکە قسەمان لەسەرەوە کرد کە تۆ باسی سەرەتای دامەزراندن و کۆبوونەوەکانتان و مەترسیەکانی بەعس و ئیش و چالاکی خۆتان کرد، بەڵام دواتر ئەم بزوتنەوەیە کە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستانەوە ڕێکخراوێکی سیاسی بانخوازی و ئەوە بوون، یعنی بانخوازی داوای بوو لە باشووری کوردستان. بەڵام دوای ئەم ڕێکخراوە وەکو پێشتر باسکەوە زیاتر مامۆستا مەحموودیش ئاماژەی بۆەوە کرد کە یعنی دەستکرا بە خەباتی چەکداری و تۆش باست لەوە کرد کە ئێوە خەڵکتان مهەیە کردووە، ئامادە کردو بۆ ئەوەی کە تەسلیح بێ بە بیرکردنەوەی جیهاد و ڕۆحی مەقاومەت و ئەوانە. یعنی ئایا ئێوە هەر خۆتان لەو چوارچێوەیە دامانەوە یاخود دواتر خۆشت دیسان چویت بەشداری ئەو خەباتە چەکداریەت کرد و نەتوانی دانیشی لەژێر نیری دەسەڵاتی بەعسا؟ وەڵام من لە بەرنامەکەی پێشوە ئەگەر لە یاد بێ بەو شێوەی کە جەنابەت دەفەرمی وەجەباتی مەقەڕمان کرد بێنال بێتمان وان نەبووە، چونکە شتەکان ئەوەی کەوتم ئێوە تەوعیەی خەڵکتان کرد، ئێمە وەکو تەوعیە تەوعیی خەڵکمانە کرد و ئامۆژگاریمانە کرد و نەسیحەتمانە کرد. ئەو کەسانی کەوا لێ ئەمین بن باسی ئەو پەیوەندیەمان بۆ کرد، باسی دامەزراندنی ئەو پەیوەندیمان بۆ کرد، باسی ئەومان بۆ کرد. ساحەی کوردستانیش پێویستی بە بزافێکی ئیسلامی هەیە کەوا شان بەشانی ئەو شۆڕشانی تر کە هەن لە ساحەکە ئەوانیش هەڵسن بە ئەنجامدانی کاری خۆیان بۆ ئەوەی کەوا ئەوان ئەو مسلمانانەی کە فکریان لەگەڵ خەڵکی تران ناگونجێ لەو بزافە ئیسلامیە کاری خۆیان بکەن. ئەوە باسەکە ئەوە بۆ ئەوەی پێش بەس بۆ خۆی ئەمە بۆ خۆی بناغەیەکی باشە تقریبان ئەو جۆری دروستکردنی ڕۆحی مەقاومەتەیە ئەو شیاریکی سیاسی ئیسلامیە. یعنی ئەی بەڕێزت یعنی دواتر ئایا تۆ هەرمایتەوە لە ناو شاریا خودت ئێوەش ڕێگای چوونە دەرەوەتان گرتە بەر و نەتانتوانی دانیش لە شاری ئیسلامی؟ تەوان پێشتر نازانم لە بەرنامی پێشەوە باسمان کردیانە ئێمە لە دوای ئەوەی کەوا ئەم پەیوەندی ئیسلامیە گەیشتە ئاستێک
کە خەڵکێکی زۆری لێ کۆ بووەوە و ئەمجارە جەنابی مامۆستا شێخ محەممەد بە ڕەحمەت بێ لە یادمە لە ساڵەکانی هەشتا و چوار بوو ئەو سێ بوو بازام هەشتا و چوار شۆ دەرەوە لەش هەشتا و چوار بوو لە مزگەوتی گەورەی سلێمانی کۆبوونەیەک بوو مامۆسایانی ئاینیان بان کرد بۆ حیزبی بەعەس لەو سەردەمەدا کە کۆبوونەکە بوو هێنیش محافزیش بوو محافز سلێمانی لە کۆبوونەوەکە بوو مامۆستا شێخ محەممەد بەڕاستی هەڵسا وتارێکیدا وتارێکی کاریگەر وتارێکی بەڕاستی نازانم بە زبان تعریف ناکرێ ئەو وتارە لەو کاتا هۆکاری وتارەکەی مامۆسایش چی بوو عرب شوانی عرب هاتبوون لە منتیقەی بینی چەمچەماڵ و کەرکک لەوێ عوربانی عرب هاتوو ڕانی ئەلەوەڕان ئەمجارە بە سیارە دابیان لە کوڕێکی گەنجی با بڵین کورد و هیچ پرسیارێکیان لێ نەکردبوو جاما مەسەڵەن شێخ محەممەد لە یادمە وتارەکەی لەسەر ئەوە بوو وتی ئێمە کورد وامان لێ هاتووە مناڵەکانی کورد گەنجەکانی کورد بە چەقۆیەک و گیرۆن ئەیدامەکرێن بەڵام هەچی شوانە عەرەبێت فەنی بڕنەی هابەشان و بە یاڵ و دۆڵەکانی کوردستانە ئەسوڕێتەوە و حیزبی بەعەسیش هیچ حسابێک یانی هیچ معاملەیەک لەگەڵ ئەوانە ناکا بەو شێوەیە ئیتر دوای ئەوە هەر هۆکاری ئەوە بوو مامۆستا وازانم ئیتر دوای ئەوە تەشریفی ڕۆشت تەشریفی ڕۆی چوو بۆ ئێران کە چوو بۆ ئێران ئێمەش ئەومان بە فرسەتێکی باش زانی جەنابی مامۆستا نەوڕەسی و ئەو جەماعەتێک کە عەرزم کردی مامۆستا شێخ لەتیف و مامۆستا عەلی سەلاجە و مامۆستا حەمە یوسف ئەو سەردەمە کە بوو ئەو مامۆستایانە و کاک کامیل و کاک کەمال دڵپەمی و کاک حەسەنی حەمەقالی و ئەمانە تەمان ئێمەش بە باشمان زانی کەوا جەنابی مامۆستا نەوڕەسی بنێرین بۆ خزمەتی مامۆستا مەلا شێخ محەممەد لەوێ هەڵسن بە ئەم کارە ئەم زافی ئیسلامی ئێمە ینی ئەم پەیوەندی ئیسلامیە ئێمە گەیشتێتە ئاستێک لێرە هەزم ناکرێ و خەڵکیێک کەوا بە تەواوەتی تەنگاو ئەوە و دەرئەپەڕێ و یان فیرار ئەبێ و یان ئامر قەبزی دەرەچێ لێرە ئیدارە ناکە بەشکەوە لێ شتێک غیتاەک دروستکەن حرەکەیە دروستکەن شتێک دروستکەن ئەو خەڵکی لێ کۆبێتەوە ئەو مامۆستا نەوڕەسی تەبان کە چوو لەگەڵ خزمەتی مامۆستا شێخ محەممەد لێ ئەویان دروست کرد و دوای جەنابی مامۆستا ئەبوبەکر مامۆستا مەحموود چەندەها مامۆستای ترکە ئێستا ئەمان زیاتر ئەوە ئەزانن چوونە دەرەوە کە چوونە دەرەوە کارەکەیان دروست کرد هێزە چەکداریەکەیان دروست کرد تا ڕادەیە گەڵاڵەیە و بنچینەیەکی زۆر باشیان دا خۆت ڕۆشتی جایسە باسی خۆمیش بۆکەم ئیتر لەوێ دوایەوە کە ئەویان دروست کرد لە پەسەر جوابیان ئەنارد بۆ ئێمە کاکە مامۆسامان گەرەکە حەز زیاتر ئێمە پێویستمان بە مامۆسایە بۆ ئەوی بۆ ئیرشادی خەڵکەکەمان بۆ بکە ئەمانە ئیتر ئێمەی چەند کەسی هەڵساین یەکێک لەوانە من با بڵێن بەندە خۆم بووم لەگەڵ لە خزمەت مامۆستا شێخ لەتیف و چەند مامۆسایەکی ترا قەرارمان دابڕۆین مامۆستا شێخ لەتیف تقریبەن بە مانگێک پێش ئێمە ڕۆژ دوای ئەو ئێمەش ڕۆیشتین منیش کە ڕۆیشتم تر باسی ڕۆشتنەکە بۆ بکەم تا ئەوێەوە زۆری پێچێ بەڵا هەر بە کورتی و پوختی ملهێرۆ ڕۆیشتم و چوومە هەڵەبجە و لای کامیلی حاجی عەلی ئەو تەشریفی لەوێ بوو ئیتر ئەو کاری بۆ ئاسان کردن و لەگەڵ بەرادەرێکی زۆر ڕێک و پێک و زۆر بەغیرەتە ناردین و دەری کردین و چوون بۆ ئێران لە هینە چوین مڵە خۆر دەکوێ ئەلۆ چوین منتقی هەورامان کە چوینە ئەوانە ئەلمهم چوینە مەریوان لە مەریوان گرتینیان کە گرتینیان زۆری پێ نەچوو جەنابی مامۆستا مەلا عەلی بیارە بە ڕەحمەت بێ لەگەڵ چەند مامۆسایەکی تر نازانم مامۆستا مەحموود تەشریف بیانە بەس ئەوم چاک لە یادە هات بۆ لامان و بردینی بۆ ئەوێ کە وەختێ چوینە ئەوانە لە هەموو خۆشتر ئەوە بوو جەنابی ئەم مامۆستا مەحموود بەخوای گەورە موفەقیکە خۆی دوو هۆدەی خانە بوو بەکرێ گرتبوو نازامدایان پێچی خۆی تایە بوو دوو ژنی بوو مامۆسایەکی تریشی لەگەڵا بوو مامۆساکێ مامۆساڵحیشی لەگەڵا بوو ئەو ژنێکی بوو مامۆستا شێخ لەتیفیش کە لەیرەوە ڕۆیشت بوو بە خۆی خێزانە ئەوش هەرچوو بوو ئەوێ ئەمە سێ منیش چووم ڕێک منیشی بردو هەر بۆ ئەوێ ئەمە چوار ماڵ لە دوو هۆدابین لە دوو هۆدابین وەڵا یەکێ لە هۆدەکان سێ بە چوار بوو بچووکەکەیان ئەوکیان تۆزێک گەورە بوو ئەم چوار ماڵە لەو دووهە دابین جاوەکو لە قەتاتێکی خۆش ئەم بین گمە بوو دیار نەیە بەوەڵا لە ناکاتێکا ئێمە نازانم چین بۆ کات وتی وڵات پەلیژنەکانی تۆ ڕۆیشتووە هەرچی ماڵەکەی خۆی بجێش بۆ ئێمە ئەوەی کە بووی لەو سەردەما فەرشێک و برێ پێوی ساتی ماڵ و ئەمانە هەر هەمەکەی جێشت بۆ من و مامۆستا شێخ لەتیف مامۆستاکەی ترشی لەگەڵ خۆیان بردبوو مامۆستا مەلا ساڵحکە لەگەڵ خۆیان بردبوو وڵای تر دوای ئەوە ئێمەش تەبعاً مامۆستا کە چوینە ئەوانەی تەقەڵە باڵخێکی زۆر دروست بوو ئیتر بەگەیشتنی ئەوێش وەکو ڕۆژێش ماوەزان ئەمە لە مەریوان لە سنە ئیتر لەوێ
بە کۆی دەنگوا بە باش زانرا کە مامۆستا شێخڵەتی بکرێ بەڕابەری بزوتنەوەی هین پەیوەندی ئیسلامی وەختە پەیوەندی ئیسلامی بوو لەو سەردەمەدا جەنابی مامۆستا شێخ محەممەدیش ئەو کاتە کە تۆ ڕۆژی ببوورێ ینی هێشتا ئێوە تەسیسی خەباتە سەربازیەکەتان نەکردبوو کە لێرە ڕێکخراوەکەتان دروست کرد بوو کە چوونە ئەوێ لێوێ تەشکیلەتان ئەوان مامۆستا نەوڕەسی کە چوو بۆ ئەوێ لەگەڵ مامۆستا مەحموود مامۆستا ئەبوبەکر ئەو جەماعەتە لێ ئەوان کردبیان تەسیسەکەیان کردبوو چەکدار ئەو کاتە سەرۆکی بڵێن بزوتنەوەی پەیوەندی بوو مامۆستا شێخ محەممەد بدايات ما مسا شيخ محمد رابر بو كيما تشينا يعني برأي كشتي وابا باش زانرا كما مسا شغلتي بي اج ما شيخ محمد خوي زور زوري بي خوش بو خوي زور بي خوش بو كما شغلتي بكري برابر ما صعب هالجاردن وكونفرنس او بلا بهالجاردن بهالجاردن برش يما كتشينا طبعا شورى دروس كلا شورى كبي كاتب ولا شن ما مساكي برس اتر بهالجاردن او ما مسانا ما مسا الشيخ عبد اللطيف كرا برابري هين بيوندي اسلامي لو سردمدا امجارد تو قشتي طبعا ايوه قشت لاي ما وصى محمود وكاتب ما وصى شيخ عبد اللطيف كرابه رابري بزوتنەوەی پەیوەندی ئەچمە لای مامۆستا محمود دوای دێمەوە بۆ وەڵامەکان ئەگەر بیرت نەچێتەوە مامۆستا محمود ئەو کاتانەی کە مامۆستا عەبدوڵڵا هات لەگەڵ ئەو برایانەی کاکە باسییان کرد بۆ لای ئێوە تۆش ماڵەکەی خۆتانە یا بە چەند کەسێکیان و چۆڵت کردوە ئیتر ئێوە لێوە دەستان کرد بە چی باسی چیتان کرد چیتان دەست پێ کرد بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه براسي جنابي ما وصى من عبد الله كتشفيان هنا ابو ابي او كاتئما بحقد او حركه شقداريه ما دروس كردبو بەڵامی تر مەتەل ئەو کاتەکە ئەمان تەشفیان هێنا تشکیلاتی هێز و شتەکانتان کرد تشکیلاتی هێزمان کردبوو هێزمان هەبوو مەتەلەن لە شوێنەکانی خۆی کە دیاریمان کردبوون کەیت ئەمان تەشفیان هێنا یعنی بەحەقەت تەقوێتێ بوو بۆ ئێمە یعنی تشکیلاتەکەی ئێوەش تەواوکاری دیسان کارەکەی ئەوان بوو بەڵام لە دیوی منفە لە ئێرە ئێمە یعنی تشکیلاتی مەقەڕاتمان کردو وەکو مەقەڕاتی هێز و ئەمانەی تر ئەمان کە تەشفیان هێنا بۆ ئەوێ زیاتر بووە داینامۆیەک بووە پتەوکردنی کارەکەمان بووە ئەوەی کە هەژاندنی کارەکە زیاتر بەرەو پێشتر بڕوە ئەلبەتە وەکو خۆی فەرمووی ماوەسا سێ عەبدولەتیف کە هات بۆ ئەوێ ئێمە چوین بەدەمیانەوە بەدەم ماوەسا سێ عەبدولەتیف لە منتیقەی بانەوە هات بەو دیوە و ماوەسا جیهادیش باخە لە منتیقەی لای مەڵە خوردۆ هات بەو دیوە چوین بەدەم ئەم ماوەسا بەڕێزانەوە کە هاتن بۆ ئێوە ئێمە لە خزمەتیان بووین ئیتر و کۆمە کە ئەفەرمێت لە ماڵی ئێمە بوون هەر ماڵی خۆیان بووە من بینەکە لەو ماڵا بوون ئیتر دوای وەکو ماوەسا فەرمووی من چوم خانوویەکم گرت و چوومە خانووی تر ئیتر خۆراسا ئەوان لێوە بەجێ هەیوتم بە ئەمان زیاتری سەرحەم من چوومە خانوویەکی ترەوە بەتە خانووەکە بەکرێ بوو بەڵام ئەم خانووە کەمنیتی هەم کرێم نەیەدا بینی حکومی بوو بەڵێ مامۆستا ببوورە یعنی ئێوە ئەو کاتە کە مامۆساوان هاتن ئێوە دیسانە وەک مامۆستا فەرمی یانی ڕابەر گۆڕانکاری بەسا تشکیلەیەکی نوێتان دەست پێ کردەوە بە هاتنی ئەمان بەڵێ تشکیلێکی نوێمان دەست پێ کرد هەتا دانشەکمان بۆی کۆکو کۆنگرێکی لێ هات لەو هینا مەتەلەن هەندێک لەو ئەندامانی خۆمان تەتیمبان کرد و خۆراسە کۆمەڵی خەڵقی باشمانین کرد کە گەشتە ڕادێ ئەوەی کە بتوانین کۆنگرێ بگرین و لەو کۆنگرا مەتەلەن کۆمەڵی ماوەسا ببنە ئەندامی شوڕا و ئێتە ئەندامی شوڕاکەمان پێک هێنا و خۆداسە لەوە مەسئولی عەسکەریمان دیاری کرد مەسئولی مەتەلەن هەرزەکات و مەسئولی هێزەکان و هێنەکانمان هەموو دیاری کرد و ئەمە بە دیاریکراوی مامۆستا ببوورە تۆ وەبزانم لە بەرنامەکەی پێشووترا باسیەوە کرد کە 12 حوتی ساڵی 84 بوو یا 85 وتی ئێمە ڕۆشتوین بەڵام ئەو معلوماتە ئەوەی دەستی من کەوتو 12 نیە 15 مانگا وانە بەحەقەت منەوە لەوە ئیشتیبا بووم هەر خۆش من لە شتریشان نووسیومە سوبحان الله کە 15 دروستە لە 15 حوتا ئێمە لە 15 حوت ئێمە لە سلێمانی مەسەلەن ڕۆشتین لە 15 حوتا کە ڕۆشتین ئێمە لەگەڵ جەنابی ماوەسا ئەبوبەکر و جنابی ماوەسا مەلا عەلی بیارە و جەنابی ماوەسا عەبدولەتیفی شەهیدی پێنجوێنی کە کوڕی مەلا مەحموود ڕوود بوو خوا لیان خۆش بێ و هەروەها جەنابی کاک حای سەعید کە خەڵقی کێلوی پێنجوێن دێکەی خۆمانە و هەروەها کاک وەسا حەومین کە خەڵقی منتیقەی پێنجوێنەوەیش خەیات بوو ئێمە ئەم 6 نەفەرمان بەجیا ئەمانە بوون ئێستا زۆر باشە کەواتە ڕاست کردەوە معلوماتەکە و پێشتریش باسی ئەو بەڕێزانەت کرد کە لەگەڵتان بوون ئێوە چەند هەر ئەو ساڵە بوو ئەو تشکیلەتان کرد کە ئێستا باسیەکەی بەرپرسی عەسکەریتان دیاری کردوە هێزەکانتان هەر ئەو ساڵە کە چوینەوێت ئێمە ئەو تەرتیباتانەمان کرد وەکو بڵێن شوڕایەکمان دامەزران
کە شوڕاکە پێکات بوو لە مامۆستا و لە هەندێک مثلەن کادری متقدمی ئەو حرەکەیە ئێمە شوڕایەکمان دروست کرد جارە لە شوڕاکە هینمان دیاری کرد بڵین مەسئولی یەکەم و خۆلاسە ئەمجارە مەسئولی مەکتەبی عسکەری و هەروها مەسئولی علاقات ئەتوانێ و ناوانە بڵیت بەڵێن بەرپرسی یەکەم کێ بوو بەرپرسی مەکتەبی عسکەری کێ بوو بەرپرسی مەکتەبی عسکەری کاتی خۆی مامۆستا نەوڕەسی بوو یەکەم جار مامۆستا نەوڕەسی بوو دوای ئەوش بوو ئەمجار لە دوای ئەو تر لە شوێنێکی تر کۆنگرەیەکمان کرد ئیتر مامۆستا نەوڕەسی بەهۆی ئەوەی کە لە کەمینێکە برینار بوو ئەلبەتە کەوتە ناو کەمینێکەوە برینار بوو بەڵێ کە برینار بوو گولێ دای لە سنگی یعنی بە ناو سیەکانیە لە پشتیەوە دەرچوو ئەمجار لێ من محەممەدی براشمی لەگەڵا بوو ئەوی شەهید بوو لەگەڵیا براکەی من بەڵێ ناوی محەممەد بوو و ئەو لەگەڵ ئەوە شەهید بوو جا مامۆستا نەوڕەسیتە بەهۆی برینەکەی و ئەمان ئێمە وەکو بڵێن نەوە کۆنفرانسێکمان کرد لە گۆڕانکاریەکمان کردوە لەوێ مامۆستا عەلی بیارەمان کرد بە هین بە مەسئولی عسکەری مەکتەبی عسکەری ئەی بەرپرسی هێزەکان هەروە خۆیان مابوونەوە بەرپرسی هێزەکان خۆیان مابوونەوە هێزەکانتان ئەو کاتانە چەند هێز بوو ناویان چی بوو مامۆستا وەڵا ئێمە هێزەکان مەسە هێزی خالیدمان هەبوو ئەو لە بۆسکان بوو و هەروەها هێزێکی تریشمانە بە هێزی شافعیشمان هەبوو لە مەتیقی ئەملا بوو ئەملا کوێ لای مەتیقی سەردەشت بوو بەڵێ ئەو هێزانە ئەڵێ هێزی سەلاحەدین و لە دوایی دروست ئەمان ئەم هێزانی ئەی سەرەتا هەر هێزی خالید و هێزی شافعیتانە و دوو هێزانە و هێزێک پێکاتەکەی چەند پێشمەرگە بوو کاتە وەڵاهی تر بە گوێرینی خۆی بوو مەثەڵەن کەم و زۆری ئەوە بگوێری ئێوە پێوەرێکتان نەبوو بۆ هێزێک چەند پێشمەرگە بێت هێزەکان تقریبان بوون ینی ئەندازەیەک بوون ینی وا بوو ئەچوونە ینی 90 نەفەر 100 نەفەر ئاوها بەڵێ مامۆستا بووبەکر دووبارە بەخێر بێی بۆ بەشی دووەمی بەرنامەکەمان هەریەک لە بەڕێزان مامۆستا عەوڵا و مامۆستا مەحموود بە تایبەتی تریش کە هاوسەفەری بەڕێزت بوون و چوونەتە دەرەوە لە ساڵی 85 باسی جەنابەت زۆرەکەن چەند کەسێکی لەگەڵاوەی خۆتەوە ئەلحەمدولیلا زیندویت و لە ژیانیت پێم خۆشە لە زمانی خۆتەوە پەیوەندی تۆش بە بزوتنەوەی پەیوەندی و هۆکارەکانی ئەم بزوتنەوەی ئەگەر بکرێ ئەندازێک بەشی یەکەم هەندێکمان باس کردووە تۆش بە معلوماتە جوانەکانی خۆت دەوڵەمەندی بکەی بەرنامەکەمان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله صلى الله وسلم على محمد وعلى آله وأصحابه ومن والاه. البته سرتا من وەکو خۆم زۆر تەشەکر و سوپاسی کەناڵی ئاسمانی پەیام و بە تایبەتی جەنابێکی حاجی فاروق و ئەو بەرانەی کە ئەم بەرنامەیان ساز کردەوە بەڕاستی ئەمە یعنی وەکو دەڵێ شتێکی پێویستە کە باس کرد ئەمە مێژووە وەکو زانایەک دەڵێ زانایەک باسی ئەوە دەکە دەڵێ هەر کەسێک مێژووی خۆی ڕابردوو خۆی نەزانێ ناتوانێت نەخشەش بۆ ئایندە و داهاتوو خۆی دابنێت زە لەبەرەوە بەڕاستی ئەمە شتێکی زەروریە کە ئەو مێژووە مێژوویەکی کە دوور و درێژە وە کۆمەڵە برا و مامۆستایانێکی زۆر زەحمەتیان کێشە ماندوو بوون تێیدا و ڕەنجێکی زۆریان داوت زۆر یانی وەکو دەڵێ فکری خۆیان بیری خۆیان زەحمەت و هەتا ماڵ و منداڵ و کەس و کار و خزم و منتیقە و بەڕاستی هەر هەمووی ئەمە زەحمەتێکی زۆریان دیتوە بەم قەزیەوە تا ئێستا ئەگەر وەڵامەکەت بارەیە بەڵام ئەوە بیرخستمەوە تا ئێستا لە ئاسی چاوەڕوانی و تەماحی ئێوە باسی ئەم مێژووە کراوە هەتا سەمیدیاوە نەخێر نەمبینیەوە باز نەکرابێ ئەگەر لێرە لێ مامۆستایان کەسێکی ئاوا یان لە کتێبەکانە تەمە لە کتێبەکانە کۆمەڵە کتێب کە برادان ناوە کۆمەڵە برا هەندێک کتێبیان داناوە بەڵام مرۆکو خۆم هەندێک مەلاحەزەم هەیە لەسەر ئەوانە ئەو دوایی ئەکرێ ببوورە باسکردن بەڵام حەزەکەم باسی ئیشکردنی خۆت بکەیت مامۆستاوە لە سەرەتاوە من پێم خۆشە تیشکێ بخەمە سەر هۆکارەکانی دروستبوونی ئەم بزوتنەوە و ئەم پەیوەندی و ئەم حرەکەتەکەوە هەیە دیارە هەر حرەکەتێک کە دروستە بێ کۆمەڵک هۆکاری هەیە و کۆمەڵک ئامانجیشی هەیە ئەم بزوتنەوەی پەیوەندی کە دروست بوو بەڕاستی منوکو لە خزمەت ئەو مامۆستا بەرەزانە کە هەبوو و دیارە مامۆستا مەڵامڵە جەنابی ئەوە ڕەئیلی یەکەمە لە پێش ئێمەوە بووە زیاتر ئاگای لە وردەکارەکانیش هەیە و پاشان من مامۆستا مەڵە مەحموود و کۆمەڵک مامۆستا محەممەدی ڕازی و کۆمەڵک ئەو مامۆستانە کە لە بیرمە
هەندێکیان ئەوانەش کە ئێمە ڕائیلی تقریبان دووەم بووین من پێم خۆشە کە هەندێک باسکەن یەکەم ئەو کاتە حکومەتی بەعز بەڕاستی زۆڵم مستەمەکەی گەیشتە چڵەپۆ ئەو کاتە ساڵی چەند ساڵی بڵێن ئەو ساڵی کە ئێمە پەیوەندیتان کردەوە هەشتا ساڵی 1992 بەڵێ پێشتریش ینی تەمەن بڵێن حکومەتی باس ئەوە هەر بەردەوام بوو لە زۆر بیخۆی و ئەو حزبەکانی کە هەموو لە مەیدانە تەمان زیاتر یەکێتی ئەوە تەمان وەکو دەڵێ حرەکەتێکی زۆر خوێناوی بوو و حکومەتی باسی بەڕاستی زۆری هێنابوو بۆ میلەتەکە زیاتر چکە ئەو کاتە دیهاتەکان ئاوادان بوون خەڵکێکی زۆر خەریکی زەراعەت و کشت و کاڵ و ئەمانە بوو و خەڵکێکی زۆر فیرار هەبوو لە شارەکان کە چوون ئەو مەنتیقانجا زۆڵمی حکومەتی بەعس بە حەقەت گەیشت بۆ چڵەپۆبە یعنی ئەوە ئەگەر بە تەفسیل باسیکەین زۆری پێدەچێ و تەمان ئەوانێکی ئێستا ماون هەموو ئاگادارن ئەو قەزیانە هەموو ئەو هەموو ناخۆشی و دەربەدەری و دێهات ڕوخاندن و خەڵک شەیدکردن و ژن و منداڵ و بەتایبەتی خەڵکی ئەبریا و بێتاوان و پاشان ئەم ئەنفال هات بەسەریا و پاشان دەربەدەری و خەڵکێکی زۆر ڕان کرد هەموو بۆ ئەوروپا و بۆ ئەملا و بۆ ئێران و زیاتر خەڵکێکە کە چوونە ئێران و پاشان ئەمە هۆکارێکە کە بە حەقەت پێویستی زۆر بە تەفسیلات هەیە بەڵام من بە کوتی باسی من خاڵی دووەم ئەو مامۆستا بەرەزانی خۆمانی باسی کردەمە پاساوێکی دروستکردنی بزوتنەوەکە ئەمە هۆکارێک بوو بۆ ئەو مەسەلەیە هۆکاری دووەم ئەوە بوو کە ئەو مامۆستا بەرەزانەی خۆمان خەڵکی گەنجەکەش یانیەوەی کەوا هەبوو لەو کاتانە کە لە دەوری مامۆستاکان بوون ئەمانە کاریگەریان وەرگرتە بوو بە بیر و فکر و ئەو شۆڕشانەی کە قەدیم کرابوو ئەو شۆڕشا ئیسلامێنی کەوا شۆڕشەکانی دەرەوە وەکو بڵێن شەخ سەعید نەوڕەسی شەخ سەعیدی پیران ڕەحمەتی خوایان لێبێ شێخ عەبدوڵای شەمزێنی و هەندێک لە شێخەکانی مەنتیقەی لە کوردستانی خۆمان شێخ مەحموود قاضی محەممەد وەڵحاصڵ ئەوانەی کە زۆرن ئەو بزافی ئیسلامی کە هەبوو کاتی خۆی بەڵام زیاتر وەکو بزافێکی خالیسی ئیسلامی نەبوو هەم فکری قەومی تێدا هەبووە و هەم لە هەندێکیان زیاتر ئیسلامی بووە بەڵام لە هەندێکیان زیاتر فکری قەومیشە بوو ئەمە ئەو مامۆستانەی خۆمان کاتەوەش دافعێکی تر دافعێک بوو بۆی کە ئەو مامۆستایانە یعنی خۆیان ئامادە دەکرد بۆ شۆڕش و خەباتێکی ئاوا کە دەستی پێ بکرد خاڵێکی تریشمان ئەوە بوو کە ئەو کاتە حرەکەی ئیخوان ئەوەی کە من دەمزانی حرەکە ئیخوان ڕاگیرا بوو بەڕێز ڕەحمەتی خوا لێ بێ دکتۆر عەبدولکەریم زێدان حرەکەتەکەی ڕاگرتە بوو گوتیان تەنزیمان نابێ بکرێت چکە حکومەتی بەعەس زۆر ئەزیەتی کردبوون ئەندامێکی زۆری لێگرتە بوون هەتا ئەمە تەئسیری هەبوو لە کوردستانی ئێمەش ڕاگیرا بوو یعنی حرەکەتێکی بەخەبات و جیهادێک نەبوو کە بڵێن خەڵک دڵی پێ خۆشکە یان بڵێ ئەمە شتێکە بە ئێمەش ئەو خەڵکە ئیسلامی کەوا فکرێکی ئیسلامی هەبوو نەبووە لە حاصل لەو کاتە خاڵێکی ترمان ئەو حاڵ و مەقامەی کە هەبوو لەو کاتەدا بەڕاستی داخوازی ئەوە بوو کە دەبێ حرەکەتێکی بەو شێوازە مامۆستایان ئەو گەنجانەی کەوا گەنجی ڕۆشنبیری ئەو کاتە دەبوو هەڵبسەنە خاڵێک تریشمان ئەمە بوو کە کۆمەڵێک زانا و ڕۆشنبیری زانکۆ و خەڵکەکانی تریش هەتا تەمەنەوە ئەگەر پێویستکە باسیکەین لە هەموو شارەکان خەڵکێکی زۆر ماشەڵڵا مهەیە و ئامادە ببوو بۆی کە ئەم دەست بکەن بەم حرەکەت خەڵکێکی زۆر هەبوو لە ڕانیە لە هەولێر نمونەی ماوە سعدقادری بەلایەتی مەلا سەلمان نمونەی ماوە سعدقادری بەلایەتی مەلا سەلمان کە محەممەد هەولێری و خەڵکێکی تری زۆر کە هەبوون لەو کاتانە هەتا لە شوێنەکانی کە لە دز خوڕماتوو لە چەمچەماڵ مثلەن لە ئەو ماوەسە حەسەن کە ماوەسا عەبدوڵڵا وەزان باسی کرد ئەو ماوەسە حەسەن ئەوە هەر زۆر هەروتیان مامۆستا لە بەرنامەی پێشوا باسی لە سلێمانی لە شارەکانی کە لە هەمووی وەلحاصل کۆمەڵێک زانا و ڕۆشنبیری زۆر ئامادە مهەیە ئامادە بوون بۆ ئەو قەزیە بڵێ ئەمە هۆکارەکان و بەڵام ئەی تۆ چۆن پەیوەندیت کرد یەکەم کەس کێت ناسی یعنی ئەم بزوتنەوەی چۆن ناسی بەر لەوەی کەین بێ بەڵام با ناوبڕێ وەرگم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتە دووبارە سڵاو مامۆستا ئەبوبەکر ئەی پەیوەندیکردنی خۆ چۆن بوو بە پەیوەندی چۆن ئەم ڕێکخراوەت ناسی ناوبانگی و لە چۆوە بیست بەڵێ ئێمە تەمان هەر لەم شارە بووین ئەمە ماڵمان لە خزمەوە سەمەلا مەحموود لە ئازادی بوو بانیان کاتێکمان زانی
کۆمەڵی لۆ مامۆستا بەڕێزانی کە مامۆستا عەبدوڵڵا باسی کرد مامۆستا نەوەڕەسی کاک کەمال دۆڵپەموویی و شەیخ جەنابی کاک عەبدوڕەحمانی سەرگەڵوویی کە شەهید بوو بە ئەلغام زیاتر بەڕاستی ئەو زۆر ڕۆڵێکی گەورەی هەبوو لە ماڵەکەی خۆیدا ئەو ماڵەی ئەو شوێنی کۆبوونەوە و وەڵحاصڵ تەکبیر و ڕاو ئەمانە بوو کاتێکم زانی بانیان کردین بۆ ئەوێ ئەمە بیری نایە ڕۆژ و مانگ و ساڵەکەی مانگی نۆ بوو مانگی نۆی ساڵی 1982 ئەو کاتە بوو کە بانیان کردی وتیان تەمەن باسی ئەوە کرا بۆ من لە خزمەت مامۆستا مەلا مەحموودە ئەلبەتە مشاوەرێکی خۆشمان کرد چونکە ئەمە چاوەڕێ بووین کە بزوتنەوەیکی ئاوا ئەو شتانە دەست پێ بکاو هەبێ بەڵام کە بیستیشمان یەکسەر ئێمە مشاوەرەی خۆمان کرد و ئینجا چوین بانیان کردین لەگەڵیان دانیشتین وتیان ئێمە شتێکی وامان کردووە کە بەڕاستی فەراغێک هەیە و حیزبەکان بخۆشیان ئەوانەیە کە هەبوون ئێعترافیان بەوە دەکرد کە فەراغێک هەبوو چکە ئێمە ساڵی هێشتا ئەوە هەر بە وەکو کەلیمەیەک شاهیدە لەسەر ئەم قسەی من ئێمە بە مەفرەزەیەک چوونە مەنتیقەی دۆڵی خۆشناوەتی و دۆڵی سماقولی و ئەمانە چوینە مەقەڕی کاک کۆسەد ئەو کاتە پیاوێکی لێبوو ناوی کاک شاخەوان بوو وازام دوایی لە تەقینەوەی هەولێرە پێما بێتیا چوو کە ئێمە چوین باسی خۆمان کە گوتمان ئێمە حرەکەتێکین و پەیوەندی ئیسلامی یەکسەر گوتی وەڵڵاهی بەڕاستی ئێوە هەتاوەکو ئێستا فەراغێکی گەورە هەبوو جێگاتان دیار بوو بۆشایەکی گەورە بوو حەقی خۆی بوو ئێستا کە هاتوون ئێوە ئەو فەراغەتان پێشتر ئیسلامی دروست وەکو خاڵێک ئەو کات ئێمە مەفرەزە چوینە ئەو شوێنانە ئەخر نامە بەسم ساڵەکەی ئیسلامی دروست بەس وەکو بەڵگەیە لەسەر ئەمەی کە فەراغێک هەبوو دەبوو ینی دەست بکرێ بەم خەبات و بەڵێ تۆ چیت کرد دوای دوای ئێمە ئەو جەماعەتە وتیان ئێمە بەڕاستی فەراغێک هەیە و پێویستمان پێیەتی ئەمە زۆڵمەی ئەم هەمووستەمەی حکومەتی بەعەس و بەڕاستی قبول ناکرێ دیهاتەکان و مەنتیقەکان خەڵکیەکان توش ئەم هەموو نەدامەتی و نەهامەتی و شتانە بوون ئێمە بەڕاستی دەستەکەین بە حرەکەتێکی ئاوا پێویست ئێوەش بەشدار بن لەگەڵمان چۆن بەشدار بوویت ئێمەش بەحەقەت وەکو باسم کرد لەگەڵ جەنابی مامۆستا مەلا مەحموود و چەند برای تر ڕایەشمان کرد و بیرمان لێ کردەوە و ئەمە چییە و چۆنە و ئەسلەکەی لەکوێوە هاتووە و ئایا چۆنە بێ و جێگاکەی شوێنەکەی و ئەندامەکان و ئەمانە ئەمە زۆر لێکۆڵۆنێکی گەورەمان کرد اینجا پاشان چون لەگەڵ یان گوتمە باشە ئێمەش ئینشاڵڵا بە پشتیوانی خوا ئەندامێکی نو لەگەڵتان ئیش دەکەین دوای ئیشکردنەکەی تر تۆ ئەو مەرحەلای هاتە پێشەوە کە ڕۆشتن بۆ ئێران دو ئەوە ئێمە تەمان پێش مەرحەلەی ئێران چیت کرد ئێمە جەنابی مامۆستا مەلا مەحموود ئاگادارە مامۆستا خەڵکێکی زۆر هەتا ئەوەندەی کە لە یادمە بەڵام نەمنووسیوە نێچکەی 2 تاکە هەزار نەفەر لەم شاری سلێمانیە هاتوون کە زانیان مامۆستا مەلا مەحموود و بەندە و جەماعەتێکی کە ئێمە ئیشەکەین لەگەڵ ئەوانە هاتن بەیعەتیانە کرد 2000 نێچکەی 2000 تاکە نەفەر من نەمنووسیوە بەڵام وەکو مەزەندە و بۆچوونی خۆم لە مامۆستایان لە چینی مستەقەب لە چینی جوتیار و خەڵکەکان هەتا ڕئیس عەشیرەت هەبوو هەر لە مەنتیقانە لە هات بەیعەتی دەکرد دەیگوت ئێمە بەڕاستی بە ئاواتەخوازین شتێکی ئاوا ببێ مامۆستایانی خۆمان خەڵکێکی زۆر بەحەقەت زۆر ئامادە بوون کە شتێکی ئاوا هەروەکو 2000 کەس لەو کاتە لە سەردەمی ستەمی بەعسانە ئەترسان بەعس پێتان بزانێ و دووچاری گرتن دوایی پاشان تەمان ئەو هەندێک خەڵک گیرا هەل ئەنجامیەوە مامۆستا عەبدولەتیف گیرا خۆ مامۆستا مەلا ئەحمەدی خانەقا ئەوانە گیران مامۆستا ئەحمەدی خانەقا لەگەڵ ئێوە بوو ئەو دوایی تەمان دوایی زیاتر هاتە ناو ئیشەکەوە بەڵێ ئەوانە ئیتر حکومەت هەسی پێکرد بوو حرەکەتێک هەیە تەنزیمێک هەیە تەرتیبات و کۆمەڵە خەڵەکان هەتا دوایی لە ئاخیریە نای 25 مامۆستا لەو مامۆستانەی کە مامۆستان لێکیانی باس کرد مامۆستا من عەلی بیارێکی یەکێ لەوانە بوو مامۆستا عەبدولەتیفی پێنجوێنیش کە شەهید بوو مامۆستا مەلا مەحموود کۆمەڵێک مامۆستانی دیکە هەمیان ئەمانە ئەمری بالقەبضیان هەبوو لەلایەن حکومەتی بەعسەوە کە هەستیان پێکرد یعنی ئەمانە هۆکار بوو بۆی تر ئێوە قیام بکەن ئەوە تەمان شتی تریش جامەسم ئێمە لەم کەما بووینەوە خەریکی بە حەقەت خەریکی تەرتیبات و ڕێکخستن و ئاخەڵی ئاگادارکردنەوە و لەبیرما لەگە جەنابی مامۆستا عەلی باپیر و مامۆستا مەلا مەحموود و
جنابشی عەبدوڕەحمانی سەرگەڵووی دەچوین بۆ سەفەرمانە کرد دەچوین بۆ سەرگەڵ دەچوین بۆ ئەملا بۆ ئەمە کەی بۆ مامۆستا عەلی باپیرش ئەندام بوو لەم ساڵی چەند تۆ بزانی پەیوەندی ساڵی ئەمەی کەمل باسیەکەم وابزانم بە زستانی هەشتا بوو کە ئێمە چوین بۆ ئەو شوێنانە ئەویش هاوڕابوو لەگەڵتانە ئیشکا لەگەڵتانە لەگەڵ بوو بەڵێ بەڵێ جا بۆ معلومات من ماوەسا ئارام من ریسالەکەی خۆم ریسالەی ماسێرەکە کە لە سوودان وەرم گرتووە فەڵسی تەمە سێ فەڵسە فەڵسی سێمی هەمووی باسی کوردستانە یەکێک لە خاڵەکان ئەوەیە کە باسی ئەم حرەکاتانەم کردووە حرەکاتی هەم حرەکاتی ئەلمانی هەم بەڵێ ماوەسا باسی ئەوە ئەکەین من ئەمەوێ بە کورتی لەبەر زۆر مامەوە لەگەڵ تۆ بچمە لای ماوەسا عەبدوڵڵا پێم بڵیت ئەوەی کە ماوەسا مەحموود لە بەشی یەکەما باسی کرد بەشی یەکەمی بەرنامەکە و ئێوە چوونە دەرەوە تۆ ئیزافەیەکت هەبوو کە بەرنامەکەت بینی بێ کە چوونە دەرەوە چۆن لەگەڵمان پەیوەندیتان بە یەکەوە کە گەر پێم بڵێ بە خێرایی بۆی بچمە لای ماوەسا عەبدوڵڵا جا وەکو باسم ساڵی 85 وەکو باسم کرد زۆر شتی تر یعنی ڕوویدا و ئەمانە دوای ئەوەی کە من تەمان نازانم ئەمان باسییان کردیان نا مامۆستاکان و خەڵکی کردداوایان کوتیان لێمە دەمانەیە کە ماوەسا محەممەد و ماوەسا نەوەڕسی ئەمان چونێتە ئەودی و لێرە بۆ لاوەتە من خەڵکێکی زۆر تەنگەتاوە بێ لی دەقەومێ و ناوی لەوانەیە هەبێ لە حکومەتی بەعسا بگیرێ ئەمانە چی بکەن ینی بستنە شوێ باشە دەکرادەمەن هەندێک دیهاتەکان نەمابوون هەندێک شوێن هەڵحاصڵ وەزێکی ئەوە تەکلیفیان لێ کردین ماوەسا لەگەڵ ماوەسا عەلی باپیر ئێمە ڕۆشتین چون بۆ لای ماوەسا محەممەدوان چون بۆ ئێران ئەوەی لەگەڵ ماوەسا ئەوانە ڕۆشت نانا ئەوە نا پێشتر پێش ینی هەشتا پێش ئەوە بەڵێ پێش ئەوە هەشتا و چوار ئێمە ساڵی وازانم پاییز بوو عینەن ئەویش هەشتا و چوار ئێمە تەکلیفیان لێ کرد بە تایبەتی ماوەسا عەلی باپیر کێ ڕۆیشتنەوە من و ماوەسا عەلی باپیر لە کوردستان لە باشوورەوە چوون بۆ ڕۆژهەڵات ڕۆیشتین چوینە ماخۆ بزنان لێ نەفرێک هەر لە گەلمان چکێمە شارەزانە بووین لە قەندیلەوە ڕۆشتین چوین ئەو کاتە گەیشتنی ئێران لە ئێران گیرای جێشی ئێرانی ئەمە گرت و وەڵحاصل دوای پاشی ماوەیەک ئەنجا ماوەسا محەممەد ڕەحمەتی خوا نازانم بەچ هۆکارێک زانی بووی هاتن و ئێمان ئازاد کرد و ئەنجا چوین وەلای ماوەسا محەممەد و ماوەسا نەوەڕەسی و کامەرا لوقمانش لەوێ بوو و خەڵکێکی تریش هەر هەبوون ئەو برانەی دەستخورمات و ئەوانی جەماعەتێک زۆر لێ بوون کاک نافیع و کۆمەڵە خەڵکی زۆر هەبوون ئەو کاتە لەوێ بەڵێ دوای ئەمە سەر ئەوی تر تەواویەکەین ماوەسا با بچمە لای ماوەسا عەبدوڵڵا ماوەسا عەبدوڵڵا و کاتێک کە تۆ باست کرد ئێوە چوونە سنە و لەوێ ماوەسا مەحموودوانتان ناسی ماوەسا باسی تەشکیلاتەکانی کرد تۆ چۆن بەشداری ئەو تەشکیلاتانت کرد ئایا ئێوە لەو کاتاندا کە ڕۆشتان لە وڵاتێکی وەکو ئێران کرد لەو کاتانە سەرەتا و ئەندازەیە گەرم و گۆڕی شۆڕش بوو لەوێش خەڵک بە کوڵ و بە جۆش بوو لە دەستی شایستەمکار ڕزگاریان بوو بوو گەلانی ئێران ینی ئێوە ئایا یعنی لە ڕووی تەنانەت هەن لە ڕووی فکریشەوە لە هەندێک ڕووی تریشەوە ئایا بۆ خۆی ئێران هەر هیچ گرفت وشتان بۆ دروست نەبوو توانیتان ئەو تەشکیلات وشتانەی کە ویستان لە ناو وڵاتێکی وەکو ئێرانە بیکەن و بێنەوە بە ناوچە سنوورەکانی عێراق ئێمە کاتێک کە چوو بین من تەبەن بەش بە حاڵی خۆ بەڵێم کە من چوومە ئەوانە جەنابی مامۆستا مەحموود ماوەسا بەکر و جەنابی ماوەسا هەموو تەشریفیان لێ بوو ئەمجارە ماوەسا شاڵەتی و کە عەرزم کردی پێش من ئەو بەمانیەک پێش ئێمە تەشریفی لێ بوو کە چوونە ئەوێ تەبەن با من لێوە بەدباسکەم ئەمان گەڵاڵەی شتێکیان کردبوو بە ئیتیفاقی لەگەڵ ئێرانە خۆتە ئەگەر بتەوێ ئەو هێزانەی کەوا لەو سەردەما دروستە بوون ئەو شۆڕشانەی پاڵێکیان بە ئێران و بۆ ئێران موافقەتی بۆ بکردنە بۆ ئەمری بۆ ئیسلامی بۆ هەموو هێزانەوەی نیشتیمانیەکانیش هەروە بوو ئەوە هەروە بوو ئەوە شتێک نەبوو ئەوە بۆ ئێمەی شەرۆک و خەڵکانی تر ئەو ئیتفاقی بوو لەگەڵ ئێرانە بەڵام بەو شێوە نەکەوە ئێمە تەسلیمی هەموو ئیرادە و وەزعەکانی ئەوان بین بەڵکو ئێمە تا ڕادەی ئیستیقلالی خۆمان پاراست بوو جاکە چوونە ئەوانە تەمان ئەو هێزانەی کە وەکو ماوەسایان هەندێک ئیشاریان پێکرد هێزی شافعی و هێزی حەمزە و هێزی سەلاحەدین و ئەمانەکەوا دروست بوو کۆمەڵی پێشمەرگەی زۆر و زەبەنە لە عێراق و هاتووە پەیوەندیان کردبوو ئیتر لەویانە ئێمە نەچووبین هەر دانیشن و بخۆین و بخەوین بەڵکو هاتبین کەوا هەوڵ بدەین و ئێمەشان بەشانی ئەم هێزە کوردستانەکانی خۆمان وەکو یەکێتی و پارتی کە لەو سەردەما ئەو دوو هێزە بوون بە تایبەت یەکێتی بوو لە منتقی خۆمانە ئەوان چۆن بەرەنگاری حیزبی بەعز بوون و ئێمەش خۆمان ئامادە کرد بۆ ئەوەی کەوا
لەگەڵ ئەوانە بەڵێ ئەو کۆنگرە و کۆنفرانسانەی مامۆستا مەحموود باسی کرد کە بەرپرسی مەکتەبی عەسکەریتان هەڵبژاردەوە ئەوانە ببوورە ئەمەوێ بڵێم تۆ بەشدار بوویت یانە باڵێ 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 ئەوە بەشدار بین نە پێش ئێمە ئەوانیان کرد و هەندێک شتیان کرد بوو بەڵام دوای ئەوەی کەوا مامۆستا مەلا عەلی هەڵبژێرا بە مەسئولی عەسکەری ئێمە تیابین لەوەی تیابین جا ئیمجارە کە ئیتفاق کرا بۆ ئەوەی کەوا ئێمەش وەکو هێزەکانی تری کوردستان بینە کوردستان و دیفاع لە خاک و دین و وڵاتی میلەتی خۆمان بکەین ئەوە پێویستی بە هەند شتێک بوو یەکێ لەو شتانە کە پێویستی بوو پێویستی بە ئیتفاقیەک بوو کەوا ئێمە بکەین لەگەڵ ئەو شۆڕشانەی کەوا لە ساحەی کوردستانە بوون یەکێ لەو شۆڕشانی کە زۆر زۆر بەهێز و بەقووت بوو لەو سەردەما و یەکێتی بوو و ئەوە ئێمە ئیتفاقیمان لەگەڵا بکردنا بەبێ ئیتفاقی ئەوان نەمانەتوانی بینە ئەم دیوە جا بۆ ئەوەی تر مەجلیسی شوڕەتی نیشتمانی کوردستان زۆری نەبوونەوە باڵێ زۆری نەبوون ئەمجارە مثلا بە ئیتفاقی هەموو لایەک جنای مامۆستا شەغلەتیف ئەو وەختە ڕابەر بوو و مامۆستا شێخ محەمەدیش طبعاً هەر کاریگەری خۆی بوو وەکو ڕابەر و جەمان مامۆستاکانی تریشتر شوورا بڕیاری ئەوەیاندا کەوا ئێمە لوژنەیە پێک بێن و بچین لەگەڵ جەنای مام جەلال دانیشین و ئیتفاقی بکەین لوژنەکەیش پێک هات لە جەنای مامۆستا مەلا عەلی بیارە بە ڕەحمەت بێ ساڵی چەند بوو ساڵی 87 بوو جنای مامۆستا مەلا عەلی بیارە و جنای مامۆستا مەلا محەممەد ئازادی و بەندە ئەم سیانە بین لوژنەکە کەوا چین بۆ ئیتفاقی لەگەڵ یەکێتیا بیکەین ئەو سەردەمە سەرکردایەتی یەکێتی لە یاخ سەمەر بوو ناشتا حود مامۆستا ئیتفاقی هێشتا حود وەفدەکەی یەکێتی لەکێ پێکات بوو مامۆستا عەبدوڵڵا وەفدەکەی یەکێتی وەفد نەبوو دەتۆ عەرز بکەم ئێمە چین بۆ لای مام جەلال ئەوەی قسەکانە بۆ بکەم کەوا وەختی ئێمە چینە چی پێڵێن شوێنەکە پێشەوەی بچینە یاخسەمان سەفرە و زەرون بوو ئەوە شوێنێک بوو شوێنی گومرگ و ئەمانە بوو ئەو پیاک بوو بەڵێ ئێمە لای ئێوە ڕۆشتی بەڵێ ناوی چێ شوێنەکە پێش بێ نازانم ناوەکان چییە ئەلمەهم بە پێچین و زۆر زەحمەتمان بوو مامۆستا مەلا عەلی بە ڕەحمەت بێ مامۆستا عەلی بیارە چۆکی ئێشە کە چۆکی ئێشە ئێمە چوینە ئەوانە پیاک بوو خزمی ئەمە بوو مەسئول بوو لە ناو یەکێتیە لەوێ جیهازی کرد بۆ جەنای مام جەلال و ئەوان کەوا لوژنەیەک هاتن بۆ لای جەنابتان و ئەیانەوێ مەسەلەن ئیتفاقیتان لەگەڵا بکەن پێکهاتن لە چەند مامۆسایەک کە نوێنەرایەتی پەیوەندی ئیسلامی ئەو سەردەماکەن ئەویش یەکسەر سیارێکی نات بە شوێنمانە لە ڕێگا سیارەکە پێمان گەیشت مامۆستا پەکی کەوت و مامۆستا مەلا عەلی قاچی زۆر ێشا وەکو ئیسەکی من چۆن قاچمێشە و قاچی ێشا بە ڕەحمەت بێ ئیتر وەختی چوینە ئەوێ پێشوازێکی زۆر گەرمی لێ کردین مام جەلال بە ڕەحمەت بێ و زۆر بە گەرمی هات بە دەمان هەروەکو مامۆستا ئەبوبەکر قسەیەکی فەرموو کە دانیشتین لە دانیشتەکە ئێمە چەند ڕۆژ وازان دوو ڕۆژ سێ ڕۆژماینەوە لەوێنە ماینەوە لەوێیانە تەمان ئیتفاقێکی زۆر گەورەمان کرد لەگەڵیانە جا هەر عینەن هەمان قسەی مامۆستا کرد چۆن فەرمی ئەو برادەرەی لای کاک کۆسرات ئەو قسەی کردە ئەمە قسەی مام جەلالیش بوو وتی ئەمە ئێوە دروستان نەکردایە واجب بوو ئێمە دروستمان کرد ئێمە زۆر مەمنونی ئێوەن کەوا ئێوە ئەمەتان دروست کردەوە هەر چیشتان گەرەک ئێمە ئامادەین یعنی حرەکەیەکی دینی بەڵێ وتی چیشتان گەرەکە ئەمانوی یارمەتیتان دێنەوە مامۆستا جەنابی تەشریفی لێ بوو بەڵێ ئیتر ئیتفاقێکە کرا دوایەوە نەوت ئەوەی یەکێتی کێ بوون دکتۆر فواد بوو نوێنەرەکە لەگەڵ دکتۆر فواد و جەنای مام جەلالە بوو بەڵام ئێمە زیاتر لەگەڵ دکتۆر فوادە دانیشتین ئیتر ئیتفاقی کرا لەسەر 11 خاڵ ئەوەی کە لەبیرم بێ ئەو 11 خاڵە زۆر مهم ئەگەر بتوانی بە خێرایی وەڵایەکی لەو خاڵانە ئەوە بووکەوە ئێمەی شۆک و ئەوان چۆن وەرەقەیان لە ساحەی کوردستانە ئەخوات بە ئامینی ئێمەش بخوا یەکێ لەو خاڵانە ئەوە بوو ئەو زەمانە خەڵک پەیوەندی پێوەکردین وەکو ئەوانەی کە مستەشار بوون چەکدار بوون لەلایەن حکوومەتی بەعسۆ پەیوەندیانە کرد هەر کەس هات بۆ لای ئێمە نابێ ڕێگری لێ بکەن و ئەبێ هەمان ڕێزی لێ بگرن و بێت بۆ لای ئێمە یەکێ لەوانە ئەبێ ئێمە کاروباری کۆمەڵایەتی بەدەست ئێمەوە بێ لە کوردستانە یەکێ لەوانە کاروباری مزگەوتەکان بەدەست ئێمەوە بێ زۆر تر بوو لەو خاڵانە کە ئێسەکە ئەوانەی یەتەیادم ئەو جەنای مامۆستا مەحموودیش ئاگاداری وەزعەکە بوو ئیتر زۆر ڕێزی لێگرن جەنای مام جەلال حتا یەکی دەماچێ چواردەخۆری دا پێمان بە پێشکەش کردین دەماچێکی دا بە من مامۆستا مەلا مەحموود دەماچێکی دا مامۆستا مەلا عەلی بیارە بە ڕەحمەت بێ دکتۆر فواد بۆی هاورین دەماچەکانی تەسلیم کردین ئێمە سەر ئەوە زانم لەوانەیە دواترین ئەمە ساڵی 1986 ویا حەوت بوو من ئەمەوێ ساغ بێتەوە یانی چکا مامۆستا ئەبوبەکر ئاماژە بەوەکە ساڵی چکاگەر هەشتا ئێمەوە هاتن
ئێمە لە بێژوێ بوون مەقڕی هێزی شافعی لە بێژوێ هەر ئەو کاتە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بەڵێ 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 مامۆستا ساڵی 86 بوو بێ کەواتی هێشتا ناو بزوتنەوەی پەیوەندیان چکە من ویست مەگەر 87 بێ دێتە سەر هیجرەتی مامۆستا مەلا عوسمان و تێکەڵبوون و دروستبوونی بزوتنەوەی ئیسلامی ئەوەشمان بوو بەڵام ئەمە باشە ڕاستەکەەوەی مامۆستا بەکرەوەزانم 86 بوو تاوە 86 بوو ئێمە پەیوەندی ئیسلامی بین کاکە وەختەکەەوەی اتفاقیمان کرد جابا منەوە تاوک دووسێ لە قەتاتی خۆشی تیا حەزەکەمەوە بجێڕمەوە طبعا مام جلال دەمانچەکانی داپێمان پێشکەشی کردن تێمە هەدیە منە بۆ ئێوە نازە مامۆستا محمود گەر لە یادی بێ منیشتم وڵای جەنای مام جلال ئێمە زۆر سوپاس دەکەین کەوا تۆ دەماچدا بە ئێمە ئێستا لەوانەیە تۆ بڵی بەخوامانە مەلان و منیشەچمێ لەوانەیە شتێکی باشترم بنێ وەڵی ئێمە هیچمان نییە بدێن و هیچ نادێنێ یەک قسەی زۆر خۆش و میمی کرد تکۆرە کاکە وەڵی پێویست بەوە ناکە من نەزانم ئێوە فێری ئەلفها نەبوون هەر فێری ئەلفبا بوون ینی هەر من هەر فێری ئەوە بوون ماوسەمە لە علی بەڕەحمەد بێ قسەیەکی زۆر خۆشی کرد ئەو جوابێکی زۆر عەجیبی داوە وتی مام جەلال ئێمە هاتین لە ڕێیا برشتی سیرمان بینی وتی چیتان بینی وتی وەڵا پازارمان بینی و لەگەڵەوە دموکراتی ئێرانمان بینی و کۆمەڵەمان بینی و کەشتی تێکەڵ و فێکەڵ بە ملیەکە و ئەمە چییە لە ئێرە وتی کۆرە جەنای مەلا علی تۆ نازانی ئەیرە کاکە دەور محەمەی مەهدیە لە ئێرانە وتی گورگ و مەڕ بە یەک و ئاوە خواوتی لە ئێران جا ئەو پیاوە ئەفریقا بۆ قسە نەگەڕێ هەر زۆر سیر بوو بەڵێ سوپاس مامۆستا وڵام مامۆستا محمود ئەو کاتە لە ئیتیفاقەکە تۆش لەگەڵیان و ئەی ینی لەو تەشکیلاتی کە باستان کرد تۆ باسی دوو هێزت کرد بەڵام مامۆستا باسی هێزەکانی تریشی کرد ئایا هەر ئەو دوو هێزتان نەبوو ئێوە سەرەتا تاوکو گەشت بە ساڵی 1970 بەڵێ جا بەحەقەت خۆشتر نیە من هەموویم باز نەکرد بێ منەوە دوو هێزان هەمان هەبوو هێزی خالی و شافعیت باوتی هەرە دوانەمانە بوو سەرەتا ئەمجا ئیسەما خەم زۆر لە یادیشم نەمەوە مامۆستا فەرمی هێزی حەمزەمان هەبوو هێزی سەلاحەدینیشمان هەبوو حەمزە نەبوو حەمزە دوایی کە مامۆستا عەلی باپیر ئەو ئامیری هێزی حەمزە بوو بەڵام هێزی شافعیمان هەبوو کە بەندە ئامیر هێز بوو هێزی خالیدمان هەبوو لە بۆسکان مامۆستا محەممەدی ڕازی بوو هێزی سەلاحەدین لە منطقەی هەورامانات مەلا لوقمان ئامیر هێز بوو هێزی فاروقیشمان هەبوو ئەوە بەڵێ مامۆستا محموود یعنی جگەلەوە ئێوە ئەو تەشکیلاتانە چی ترتان کرد لەو تەشکیلاتانە لەو کاتانە کە هەیکەل و هەرەمی حیزبی تیا بوو بێکەوە ئێمە یەکمان کردووە ئێمە یەکشمان زۆر بوو کە کردمان ئێمە لەشکرەکەمان لەشکرێکمان بوو لەشکرەکە ئەم هێزانی لێ دروست بوو ینی ناوی لە شەرەکەمانان لەشکری قورئان ینی ئەم لەشکری قورئانە کە دامان ناوە ناوی هێنەکەمانە لەشکری قورئان ئیتر لەشکرەکانە ئەم فەرعانی لێ وەکو بڵێن لەشکر عامترێکە تا وەکو بڵێن پەلوپۆکانی هێزەکان بەڵێ جا ئەسڵی قۆی عسکەریەکەمان لەشکری قورئان بوو و ئیجارە پەلوپۆکانیشی ئەو بریش بوو لەو هێزانە بەڵێ ئەگوترێ لەشکری قورئان ئێوە نازینێکتان بۆ دانابوو وەکو ناوی چۆن بڵێ فەلەق کە ناویەکێک لە سوورەتەکانی قورئانە بڵێ فەرماندەی کورتکراوەی لەشکری قورئانانی ئەمە حقەتەیان لە مێژووی ئێوە ئەمە هەبوو ئێوەتان لێکرد بۆ ناوە ئێمە تقریبان ئیتر پێوترا فەلەق بەڵێ ئێمە لە دانیشتنیەکە کە شێ بێ ئەم هێزە ینی لازم ئەبێ ناوێکی عامەی بۆ دابنین کە ئەم هەموو ئەم هێزانە بکەتە ژێر خۆی ئێمەش بەحەقەت ئەوەی بەلامانەوە چاک بوو لەشکری قورئان بەڵێ مامۆستا ئێوەم هێزانەتان لەکوێ تەوزیع ئەگەر خۆ کاتانەش ساڵی 1970 ئیتر بەعەز لە لوتکا بوو لە دوای ئەوە هەڵمەتی ئەنفال و یعنی گوندەکان ڕوخێنراوە ئێوە ئەم لەشکرانەتە ئەم هێزانەتان لەکوێ تەوزیع کرد و جێگیرتان کردن بۆ ڕوبەڕووبوونەوەی کاتە هین نەبوو چی پێڵن ئەنفالات دەستی پێ نەکرد بوو دەستی پێ نەکرد وەڵام خۆ گوندەکان دەستی پێکرد و ڕوخانی گوندەکان ئێوە ئایا لە سنوورەکانی باشووری کوردستان یان لە ناو خاکی ئێران بوو هێزەکان هەندێکیان مەسەرەن هەر لە حدود و مەرجەکانە بوو بۆ نمونە بیرت ماوە چی هێزێ لەکوێ بوو بەڵێ ئێستا هێزێکمان منطقەی گەورە هەمان بوو هێزی لە قەرەدا مەلەکان ئاخەوە دوایی بوو هاتە خوارەوە لەو کاتی ئەوەڵانە لە دواییە هێزەکەمان بین بوو هێزێکمان نادە خوارەوە وەکو بڵێن بۆ منتیقەی قەرەداغ ئەوە لە دوای ئەوەی کە تۆزەهین بووین ساڵی چەند بوو ساڵی 1970 بوو ساڵی 1970 بزوتنەوەی ئیسلامی ڕابێ ساڵی 1970 مەسەرەن ئەو کاتە کە پێشتر هێزەکەمان هاتە خوارەوە ئەجا لە دوای ئەوە کە هێزەمان خوارد ئەم جارە ئەو دروست بوو بەڵێ مامۆستا بووبەکر تۆ باسی ئەوەت کرد کە پەیوەندیت کرد بە پەیوەندی و ئێوە هاتن لەگەڵ نزیکی ئەو بیتەوە کە لەگەڵ مامۆستا مەحموودوانە هاتن هەر ئەوەی مامۆستا مەحموودوان باسی کرد
ینی ئەو دەور و ڕۆڵ و کاریگەری ئێوە چی بوو کە هاتنە دیوی ئێرانەوە یاخود ئەوەی کە ئەگە تۆ وردەکارێکی زیاتر لای لەسەر تەشکیلکردنەوەی تازە و هێزەکانتان و لەکوێ جێگیر بوو باش بەس من گەشتمە ئەوەیە کە لەگەڵ ماوەساڵی باپی لێمە چوین بۆ چوین لێرە بەولاوە ئایا لە ئەو حدود و ئەو منتیقانە ئێران پێشوازیمان لێ دەکا خەڵکێک ناگری نەیخاتە ئۆردوگاکانەوە ینی بڵێنەوەکو تەحجیم ناکرێن ئیتیفاقی چیان کردی بوو لەگەڵ ئێران وەکو ماوەساڵە باسی کرد ئایا ئەو ئیتیفاقیە ئەگەر خەڵکی زیاتر گەورەتر شۆڕشەکە گەورەتر ببێ حرەکەکە گەورەتر ببێ تەقبول دەکرێ یاننا ئێمە لەگەڵ مامۆستا چوین لەگەڵ مامۆساڵی باپی لەگەڵیان دانیشتین تقریبان دوو شەو و دوو ڕۆژ گەشتن ئەو قەناعەتە کە ئەگەر لێرە بەلاوە خەڵکێک لێ قەوما یانە خۆجی نەبووە لێرە لە هەر شوێنێکی جێگای نەبێتەوە دەتوان ئیتصالکەن بە بزوتنەوەی پەیوەندی علاقات و پەیوەندیەکان لەوێ ئەوان پێشوازیان لێ بکەن و وەکو دەڵێ دەستکەن بە ئیشی خۆیان ئێمە تەمان کە هاتینەوە دوای کە هاتینەوە زۆری پێنەچوو وەکو باسم کرد ساڵی هەشتا و حکوومەتی بەعەز زۆری هێنابوو بۆ خەڵکەکە بە تایبەتی وەکو باسم کرد لیسکەی 20 کۆمەڵێک لە مامۆستایانەی خۆمان ماوەسە من عەلی بیارە و ماوەسە مەحموود و خەڵکێکی زۆر لەو مامۆستایانە وەکو دەڵێ کەشبهیان لەسەر بوو ئەمر بالقەبضیان بەدەرچوو بوو لەلایەن حکوومەتەوە من ئەوان پێڕاگەاندم کە شتێکی ئاوا بێ بۆیە مامۆستاوان زۆر ساغڵەت بوون کە ئێمە هاتینەوە باسی قەزێکەما کرد ئەنجا گوتیان نیەتیان هێنا کەوا هیجرەت بکەن و بچین بۆ ئێران لە کەیا بوو بە دەقیقی لای دەقیقی هیجرەتکردنەکە بەڵێ دەقیق من کە کۆمەڵک مفەکەر و دەفتەرم هەیە ئەو کاتانە ڕۆژنەوەکو دەڵێ ڕۆژانە شتەکان نووسیوە 15/1985 ئێمە وەک مامۆستا باسی زێنە مامۆستا مەلا مەحموود مامۆستا عەلی بیارە بەڕەحمەت بێ جەنابی کاک حاجی سەعید و کاک وەستا حەمەمین لەگەڵ مامۆستا عەبدولەتیفی ئەمە هەموو خۆمان ماڵ و منداڵ هەر هەمومان ڕۆیشتین چێژ یارمەتی داین جەنابی کاک حاجی ئەحمەد حاجی مەهدی کە بێدەن حاجی ئەحمەدی عەبادەلاک ئەو یارمەتی کردین ڕۆیشتین چوونە دێکۆن چوینە ماڵی مامۆستا مەلا خالید کە چوینە ئەوێ سەیرەکەین ئەو مامۆستا ئازاد ئەو تەمەن سیارە هێنا لە سیروانەوە ئێمە لەگەڵ ئەوە ڕۆشتین زیاتر ئەو یارمەتی کردین کە چوینە ماڵی ئەوان ماڵی مامۆستا مەلا خالید بەڕەحمەت بێ ئیش نەماوە سیرەکەین پڕی لە جاش بوو دیارە ئەو کوڕە ئالادێکە بە تایبەتی ماڵی مامۆستا مەلا خالید ئەو ماڵێک کە ئێمە بۆی دەچین دانرا بوو کە لەوێ بمێنینەوە تاوەکو شەو جا کۆچکەین لەوێ پڕی بوو لە جاش هاتبوون یاوەکو دەورەیەک بوو لەو مەنتیقانە دەسۆڕانەوە ئیتر ئەو مامۆستا ئازاد زۆر زیرەک بوو کە هەسی پێکرد جاشی لێ خێرا ئێمە تامان ئێمە بە حساب هیجرەتمان دەکرد بۆ بکە بڕۆین دەرچین لە حکوومەت وەڵای یەکسەر سیارەکەی سۆڕاندەوە لەو دی ماڵەکەیان جێگایەکیان هەبوو پشتیری مەڕ و ماڵات پشتیوا بوو تقریبا ئێمە 6 ساڵ لەو پشتیرە ماینەوە وەکو پەنامەکی ئێتر لە بیرمە مامۆستا مەلا عەلی بەڕەحمەت بێ پیاوێکی سوورە و جوان بوو زۆر ئارەقەی کرد بوو زۆر وەزعی ناخۆش و ئەوە بوو هەتاوەکو ئەنجا جاشەکان ڕۆشتن دوایی ئێمە تەمان ماینەوە هەتاوەکو تقریبا پێش بەیانی ئەوە پێش ئەوەی کابان بدا ویسمان بڕۆین دیسان پیاوێکەکەی ناسێرەکەن لە سەر ڕێگاکە کەمینی لێدانراوە کەمینی لێبوو ئیتر ناچار ماینەوە هەتاوەکو کەمینەکە ڕۆیش ئەنجا ئێمە ئەو کاتە ئێران ئەحمەداوە ئەنجا لەوێەوە دیسان سەر لە نوێ چوونە ئەو دی و لەکوێ پێشوازیتان لێکرا لە پێش ئەوەی کا بگەینە مەریوان ئەو شوێنەکە ناویسی بوو لای دزلی ئەوانە هاتن ئەو مامۆسانە کە لێ بنواسانە وەڕەسی و جەنابیان ئەوانە هاتن پێشوازیان لێکردین و ئیتر تقریبا وەکو دەڵێ زۆر بە پێشوازێکی گەرموگوڕ بوو بەڵێ سپاس مامۆستا من ماوەی بەرنامەکەم تەواوە بێ بەڵام موێ هەر بە یەکی قسەیەک لەسەرەوەی بەسەرتان بکەم و بۆی کاتەکەی منیش ماوێتی ئیشاڵا بۆ بەشەکانی تر تاواوکەری بەرنامەکە بێ بچمە لای مامۆستا عەبدوڵڵا و کاتانە ئێوە بارەگەی سەرکردایەتیتان لەکوێ بوو کە ئێوە باسیەکەن و ئەو تەشکیلانە کرا و تاوەکو ئیتیفاقی کەشوی باسی ئەو سەرکردایەتەکەتان شوێنی ڕئیسی کوێ بوو ئەو وەختە لە ئێران بوو ئێران یانی شوێنێکی دیاری کراوتان هەبوو لە سنەبین لە سنە بوو شوراکەتان لە سنە وەختە لێ بوو بەڵێ مامۆستا مەحموود جەناب و کە باسی ئەوەت کرد ئەو کاتانە کە دوای ئەوەی کە ئیتیفاقیەکە کراوە و
ئیتر هێزەکانیشتان تەشکیل کرد و ئێوە لەو ناوچانەداون ئێوە هەر لە سنەوە سەرپەرشتی هێزەکانەکرا ئێوە خۆتان ماوەسا ئەبوبەکر و ئامر هێزی حەمزە بووی وەنی شافعی بووە بەڵام بەڕێزی لە هێزەکانە بوو یاخود ئێوە لە ناو شوراکە بوون ئێمە لە ناو شوراکان بەڵام من مەسئولی علاقات بووم وەکو بڵێن هێزەکان زیاتر ئەمان بەسەریەوە ئەخولانەوە هەتا بینە ئەلبەتە من بۆ دوای ماوەسا مەلا عەلی بیارە کە بڵێن ماوەسا مەلا عەلی بیارە هین بوو ئامر هێز بوو کوورە مەسئولی عەسکەری بوو لە دواییە دانیشتێکمان کرد لەو دانیشتە هاتە منیان کردە مەسئولی عەسکەری منیان کردە مەسئولی عەسکەری و جارە ئێمە هینێکمان کرد جا ماوەسا محەممەدی ڕازی ئەوی بوو بۆ معاونم ئیتر هەنێ بابەتمان کرد ینی مەثەلەن بۆ داخل و خۆلاسە هەنگاومان ناکە بێنە خوار و ئەمانە وەکو بڵێن هێزی شافعی بۆ خوارە و ئەمجا لە قەرە هاتن بۆ منتەقەی قەرەداغ و ئەوانە ینی مەلا محەممەدی ڕازی لێو هاتە خوار و بۆ منتەقەی ڕازی و بۆ منتەقەی لای قەرەداغ و ئەمانە بەڵێ ئەماوەسا ئەبوبەکر چەند جار ئێوە هێزەکانتان دابەزینە خوارەوە بەر لە ساڵی 1970 و تێکەڵمونتان لەگەڵ بزوتنەوەی ئیسلامی یاخود ئەو هێزەی بزوتنەوە کە 1970 هاتە قەرەداغ بەر لەوە ئێوە هیچ دابەزینێکتان کرد بۆ ناوخۆ هەرێمی کوردستان چالاکی پێشمەرگانەتان هەبوو هەمان بوو تاوان وەکو مەفرەزەوە مەفاریس ئێمە هێزەکەمان لە منتقی ئەگەر بە کورتی بە خێرایی باسی بکەی کۆتایی بەر لە بێژووی لەو منتقانە بووین ئێمە زۆر جار دەهاتینە شاناقسێ دەچوینە منتیقەی خوارتر ئێستا لە بیرمە هەتا دەچوینە لای ئەو منتیقەی نێوزەنگێ منتقەی نێوزەنگ من سەفەر لەگەڵ چوین بۆ ئەو منتیقانە دەڕۆیشتین وەجارێکە لەگەڵ ماوەسا مەلا مەحموود و ماوەسا نەوەڕەسی هاتینە خوارەوە هاتین بۆ داخیل و لە منتقەی قەندیلەوە هاتین بەس مەفرەزەی چەکداری چەکمان پێ بوو بەڵام وەکو زۆر ئەوها بڵێن بە ئاشکار نەبوو بەکاری سیاسی کاری سیاسیمان نەبوو ئیشی ئەوانەوە نەبوو و پاشان ئەو هێزانە کە باس کران زیاتر جەولاتیان دەکرد لە منتیقەی چوارتا و شوێنەکانی کە و بارێ و ئیتر ئێمە لە بۆسکان بوون هێزێکمان لێ بوو لە ناو خاکی عێراق بوو لێرە ئەوی منتیقەی دزلی جازارە دەهاتنە خوارەوە ئێمە لە منتیقەی سەردەشت و ئەوانەوە جازارە هەر دەچوینە ناو خاکی عێراق و ئەم لەولە ئەوانەمان بەڵێ سوپاس ماوەسا عەبدوڵڵا یەک دەرفەتی کورد بۆ جەنابوو ئێوە هیچ تۆش دابەزی لەگەڵ ئەو هێزانە لە ئەو مەفرەزانە هاتوونەتەوە ناو عێراق بەر لە ساڵی 1970 لە سەردەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیە بەڵێ لە سەردەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیە بۆ یەکەم جار وازانم نا دوایەوە ئیتفاقیمان کرد اتفاقیمان کرد لەگەڵ ئەوە بەرنامەیەکی تایبەتی گەرەکە کاکە هەرچەنێ ماوەسا ببوورە ئیتفاقەکە تۆ ڕۆژ و مانگ و ساڵەکەی بە تەحدیدی نازانی کرد وەڵا بە نازانم بەس ئەزانری ئەوە شتێکی گەورەیە ئەزانری ئیتفاقیەکە کامی اتفاقیڵێ ئەوەی ئەو کاتی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە کردتان کە وەکو ماوەسا فەرمی ڕاستە کە 86 بوو والله بالضبط نازانم ئیسا بڵێم چ ڕۆژێ بوو ئەمانە بەڵام ئەمێ بە کورتی من ماوەکەم تەواو بۆ باسی دابەزینی خۆتانمەوە لە سەردەمی پەیوەندیە دابەزین بۆ ناو عێراق سەردەمی پەیوەندیە ئەمان دابەزیون بەڵام ئێمە ئیتفاقێکی تر کرا کە جەنابی مەوسا عوسمان هاتوو لەگەڵ ئەوانە تێکەڵ بین و تۆ چی بوویت پێشتر لە پەیوەندی ئەندامی شوراژ بوویت مؤسیس بووی ئەندامی شوراوی تا ئەو کاتی تێکەڵ بوون ئەندامی شورابین ئیتر لە دوای ئێمە دابەزینێکمان کرد بۆ قەرەداغ دەوری هەشتا و ئەوەنە کەس بین من و مەوسا مەحموود سەرپەرشتی خەڵکەکەمانە کردەوەی کە وەک بزوتنەوەی پەیوەندی بزوتنەوەی ئیسلامی ئیتالیا بوو بە بزوتنەوەی ئیسلامی بڵێ زۆر سپاس بۆ ماوەسا ئەوم لەبیر چوو ماوەسا ئەگەر بە کورتی باسکەم بە کورتی ماوەسا ماوەکەم زۆر تەواو لە زوو ئاگادار لەگەڵ ماوەسا محەممەدی ڕازی و کۆمەڵێک لەو بلایانە ئێمە ڕۆشتین چوین بۆ مەلەکان چوینە مەلەکان هەڵبەتە لەوێ ئەو شا مستەفا هەبوو ئەو کاتە هاتووە دەرەوە خەڵکێکی زۆری لەگەڵ بوو بە پێشوازی ئەو چوین پاشان ئێمە لەوێەوە تامان مەقەرمان پەیوەندی بەیەوە بکات ئێمە تاوان مەقەڕێکی گەورەمان لەوێ بوو هەر زمانی پەیوەندی لە مەلەکان بوون ئەو کاتێ ئێمە لە شوێنێک بوو شاخێک بوو لە پشت مەلەکانەوە دوای ئێمە 11 نەفەر هەتا چەلەوانە کاک مەلا نازم ئێستا لە ڕانیە کاک جەمالی شەهید بەڕەحمەت بێ لەگەڵ کۆمەڵە خەڵکێکی تری زۆر مەفرەزەیەکمان کرد چوینە خۆشناوەتی چوینە دۆڵی سماقۆلی و کە ئەوست هینێک کە باسم کرد گوتیان پێشوازیە لێکردین و دەستخۆشیان لێکردین چوینە منتقەی تەقتەق و کۆیە و ئاغزەلەر و ئەو بۆ ماوەسا ئەبوبەکری سیدیقینەوەی دووەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان ماوەسا مەحموودی ئازادینەوەی دووەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان ساڵی 1970 بۆ 1970 سپاس بۆ مامۆستا عەبدوڵڵا سەنگاوی ئەندامی دەستەی دامەزێنەری بزوتنەوەی
پەیوەندی ئیسلامی کوردستان دووبارە سوپاسانەکەمم بۆ ئامادەبوونتان لە بەشی دووەمی بەرنامەی سۆراغی مێژوو. ئێمەش سپاس دەستان خۆش بێ. دەستان خۆش بێمەی دوای خێرتان بۆکەین هە سەرکەوتو بن لە کارەکانتان. سپاس بۆ ئێوەش. وەڵە بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی بەشی دووەمی بەرنامەی سۆراغی مێژوو تا بەرنمەیەکی تر بەخۆی گەورە و میهرەبانتان دەسپێرم. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک. سپاس بۆ ئێوە.